بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هێزە وەلایەکانی ناوچەکە بە گشتی گروپە چەکدارەکان و کە دەڵێن هێزە وەلایەکان یەکسەر دەزانین مەبەست لە هێزە وەلایەکانە کە وەلایەن بۆ ئێرانەیە کۆماری ئیسلامی ئێرانەیە و کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکە پشتیوانیان لێ دەکات. ئەم ێزانە چۆن دروست بوون؟ ئەم ێزانە کێن؟ ئەم ێزانە چۆن کار دەکەن؟ ئەم ێزانە بۆ لەم جەنگەدا بە چڕیاتونەتە سەرخەت ئەوەی پێیان بکرێ دەیکەن. گفتوگۆی وردی ئەم پرس و باس و بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگنیا سەعید پێژەری سیاسی. کاگنیا سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش بەخێراتی. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ گوێگران و بیسەرانی ئەم دیدارش. زۆر بەخێر بیتەوە جارێکی تر لە دۆفتی ڕابردوودا ئێمە گفتوگۆمان کرد پێکەوە، بەڵام وا دیارم بابەتە گرنگ بوو. جێمانێ ژوتمان بەرنامەیەکی تایبەتی لەسەرەکەین بەخێر بێتەوە بە هیوایەوەی کە بەرنمەیەش پڕ لە زانیاری بێوەکو بەرنامەی پێشوو بۆ بینەرانمان با لەوە دەست پێ بکەینانی بۆ بینەران گرنگە کە دەڵێن هێزە پرۆکسیەکان هێزە وەلایەکان مەبەستمان چییە لەمە؟ هێزی وەلایی یان بە زمانی کوردی هێزی بریکاریان هێزی پرۆکسی ئەمە ناسنامە و چەمکێکی تایبەتە بە ژمارەیەک لە گروپ و هێزی چەکداری ئیسلامی سیاسی میلیشیا لە ناو کۆمەڵگا شیعەکان و وڵاتە شیعەکانە لە دەرەوەی ئێران. ئەمانە لە ڕووی فقهیەوە پابندن بە یەشێک لە مەرجعیەتە گەورەکانی ئاینزای شیعە کە بریتیە لە مەرجعیەتی قوم. ئەم چەمکە ڕەهەندێکی ئاینی ئاینزایی هەیە، واتە تەنها تایبەتە بە ئاینزای شیعە، و ڕەهەندێکی فقهی هەیە چونکە لە ناو ئاینزای شیعەیە تیوری سیاسی جیاجیا هەیە بۆ فەرمانڕەوایی. ئەمان پابندن بەم تیورەوە کە لەسەر بنەمای ویلایەتی فەقێ داڕژراوە. خاوەنی ئەم تیورە داڕژەری ئەم تیورە ئایەتوڵای گەورە ئیمام خومینی بوو کە ئەو کاتەی لە نەجەف نیشتەجێ بوو لە ساڵی 1970 ئەم تیورەی داڕژ بە ناوی حکوومەتی ئیسلامی. و ڕەهەندێکی سەربازیشی هەیە کە ئەم هێزە وەلاییانە بە فەرمی لەلایەن ئێرانەوە پشگیری ئەکرێن، کۆمەکەکرێن، ئاراستە ئەکرێن، هان ئەدرێن و گرێدراون بە مەرجعیەتی قومەوانێ لە ڕێگەی فەیلقی قودسی سوپای پاسداران. ئەم تیورە بە ناوی ویلایەتی فەقێ لە ساڵی 1970 لە پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران بووە بنەمایەک بۆ دروستکردنی سیستەمی فەرمانڕەوایی دەوڵەتی تازەی ئێران. ئیتر کە ئەم دەوڵەتە دامەزراوە، دیارە ئەم دەوڵەتە لە قۆناغەکانی داهاتووترە کە بە پراکتیکی ئەم تیورە بنیاد ئەنرێ و هاوکات پشتیش ئەبەستێ بە دەستوری ئێران پەل ئاوێژێتە دەرەوە. ئەمەوێ لێرە ئاماژە بە یەک خاڵ بکەم، ئەوش ئەوەیە کە ئەم تیورە ئیمام خومینی کە کاتی خۆی دایڕشتووە بۆ هەموو مسلمانانی داڕشتووە بە ئاینزای شیعە و سوننەوە، بەڵام ئاینزای سوننە ڕەتیە کاتەوە، باوەڕی پێ نییە. هەروەها لەناو ئاینزای شیعەشە هەموو شیعەکان باوەڕیان بەم تیورە و بەم تێزەی ئیمام خومینی نییە کە بریتیە لە سیستەمی ویلایەتی فەقێ. تێزی تر هەیە. بۆ نمونە مەرجعیەتی نەجەف تێزێکی تری جیاوازترە. ڕەوتی شیرازی لەناو ئاینزای شیعە تێزێکی تری سیاسی جیاوازیان هەیە لە مەرجعیەتی قوم. لەبەرەوە لە ناو شیعەکانی شا هەمویان کۆک نین لەسەر پابندبوون بە مەرجعیەتی ناوچەکەش لە سەراسی جیانیش بە جیاواز مامەڵی لەگەڵدا. بەڵێ وایە، بەڵێ شیعەکان پابندن پێوەی ئاینزای شیعە جیاوازتر لە ئاینزای سوننە، یعنی پابندن بەو مەرجعیەتە گەورانەوە، یعنی سنوورە جوغرافیەکان و نیشتیمان و وڵاتەکانی خۆیان تێ ئەپەڕێنن چن بەیعەت یان پابند دەبن بە مەرجعیەتێکی گەورە لە دەرەوە، بە تایبەتی کە دوو مەرجعی گەورە هەیە، یەکێکیان لە نەجەف بەڕابەرایەتی ئایەتوڵا گەورەی سیستانی و هاوکارەکانی کە ژمارەیەک ئایەتوڵای تری گەورەیە، هەروەها مەرجعیەتی قوم کە لە قۆناغی ڕاوردووە ئایەتوڵای گەورە عەلی خامنەئی ڕابەری گشتی و وەلی فەقێ و لە ئێران، و لە دوای کوژرانی ئەو کوڕەکەی مجتەبا خامنەئی هاتۆتە جێگەی ئەو ئێساوەتە وەلی فەقێ. بەپێی ویلایەتی فەقێ کە خومینی دایناوە پشتا و پشت ئەم بابەتە دەگوێزرێتەوە، ینی پشتا و پشت دەبی بە ئایەتوڵڵا ئەوەی کە ئێستا ئێران ئەم جارە پەیڕەوی کرد؟ خۆی ئایەتوڵڵا
پلەیەکی زانستی ئاینیە لە ناو ئاینزای شیعەیە. یەکێک لە مەرجە گەورەکانی لە مەرجە سەرەکیەکانی وەلی فەقێ ئەوەیە کە پلەی ئایەتوڵای گەورە بێت. هەروەها خاوەنی تێزێکی تازە بێت کە ئیشتیهادێکی گەورەی کردوێت لە چوارچێوەی تیوری ویلایەتی فەقەیە. هەروەها کۆدەنجیەکی هەبێت لە ناو ئەنجومەنی شارەزایانی ڕابەرایەتی لە ئێران کە یەکێکە لە دەستگاهەرە گرنگەکان دوایین جار ئەوان بڕیار ئێن چێ ببێتە وەلی فەقێ لە ئێران. ئەوە بوو لە کۆبوونەوەیەکی نهێنیە مشتەبایان بە ڕاوەری گشتی ئێران هەڵبژار. ڕاوەری گشتی لە ئێران هاوکات گویا لە 80 کەس 53 کەس دەنگی داوەت. ئەو زانیاریە من زۆر بەوردی لی دڵنیانیم، بەڵام ڕکابەری نەبووە، ڕکابەری نەبووە، هەر خۆی پاڵێوراو بووە. و هاوکات ئەوەش بڵێم وەلی فەقێ بە گوێرەی سیستەمی ویلایەتی فەقێ ئەو کەسەیە کە پێی ئەوترێ ئیمامی سەردەم، ئیمامی زەمان، ئەو کەسەیە کە لە جێگەی ئیمامی مەهدیە لە جێگەی ئەو دانیشتووە هەتا ئەو کاتێک کە ئیمامی مادی سەراڵەیە کە ئیمامی مادی سەری هەڵا ئەم بەیعەتی ئاياتی و ئەبێتە سەربازێک لە ناو هێزە ئامادەکراوەکەی ئیمامی نوێمی شیعەکان، ئیمامی دوانزەیەمی ئاینزای شیعەیە. بەڵێ دوایین ئیمامی ئاینزای شیعەیە کە لە بیرروڕای شیعەکانە پێیان وایە ئیمامی مەهدی خوا گەڕانێتەوە بۆ لای خۆی و لە قۆناغێکی مێژوویی داهاتووترا سەر لە نوێ ئەی خاتەوە بوون و سەرهەڵدان ئەو کاتێک کە پێویستی بەوە ئەبێ ئیتر کۆتایی بە ژیان بێت و ئیمامی مەهدی ئەبێتە دوایین ئیمامی زەمان. ئەو کاتەش وەلی فەقێ ئەبێ بەیعەت بات و هەموو شیعەکانیش ئەبێ بەیعەتی بنێ و هەموو مسلمانانیش نەکرد. باس لێکێک لە مەرجەکانی ئایەتوڵا کردوتی دەبێت تێرێکی تازەیە بێ، ڕوانینێک تازەیە بێ. تێری و ڕوانینە تازەیە هەیە لە لای ئایەتوڵای تازە؟ ئایەتوڵاکان ئایەتوڵات چۆن کەسێک لە زانکۆیەکە پلەی دکتۆرا بەدەستێنێت ئەوێت تێزێکی هەبێت بە هەمان شێوە لە ناو حەوزە عیلمیەکانی چ ئەوانەی قوم چ ئەوانەی نەجەف ئەبێت تێزی هەبێ، هاوکات ئەبێ کۆمەڵێکی زۆر خوێندکاری هەبێ. یعنی قۆناغەکان کە ئەبرێ لە یەکەم پلەوە تا دوایین پلە لە هەر قۆناغەکە هاوکات خۆی مقەلیدە بۆ ئیمامێک لە سەرروو خۆی کە مامۆستایەتی و ئەم تەقلیدیەکاتەوە هاوکات ئەژبێتە مامۆستا بۆ خوار خۆی. لەبەرەوە لە هەموو قۆناغەکانە ئەمانە زیاتر لە حەوزەکانەوە پێ ئەگەن، ئەوێت لە حەوزەکانەوە بخوێنێ و توێژینەوە بکە، توێژینەوەیەک بەدەست بێنێەوە ئایەتوڵایەکی گەورە سەرپەرشتی توێژینەوەکەی بکە و هاوکات مقەلیدیشی هەبێت لە ناو ئاینزاکەی خۆیان لە ناو ئاینزای شیعەیە. زۆر باشە. ئێران بۆ ئەم گروپانە دروستە کاک نیاز، یعنی هیچ پێویستێکی بەم هێزە وەلاییانە هەبوو لە ناوچەکە، پارێکی زۆری تیا سەرف کردوون بە پێی دوایین داتاکان کاندێک لە میدیاکان دەیخەنە ڕوو دەڵێن چەند تریلیۆن دۆلارێکی ئێران بەم گروپە وەلاییانەوە ڕۆشتووە لە سەرەتای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران و لە 79 تا ئێستا. ڕاستە خۆی ئێران سەرەتاکە لە ساڵی 1970 دەستوریان داڕشتووە. لە ناو دەستوری ئێرانیە بەو شێوازە گزارش لە ناسنامەی کۆماری ئیسلامی ئێران کراوە کە ئەم کۆمارە بە شۆڕشێکی ئیسلامی دامەزراوە و ئەو شۆڕشە ئیسلامیە لە ئێرانە تەنها شۆڕشێکی ناوخۆیی نییە، ئەبێ ببێتە شۆڕشێکی جیهانی بچێتە دەرەوە. ئەمە لە ناو دەستورەکە هاوکات لە ناو دەستوری ئێرانە سێ مادەی دەستوری گرنگکەیە بۆ نمونە مادەی 144 لە دەستوری ئێران ئەڵێ سوپای ئێران هێزی پارێزەری ئێران ئەبێ سوپایەکی ئیسلامی بێت لەسەر ئەو بنەمایە سوپای پاسداران پێگاتەوە بێجگە لە بوونی ئەرتەش سوپای پاسداران و ئەڵێ ئەرکی ئەم سوپایە ئەوەیە کە ئەزمموی شۆڕشی ئیسلامی بباتە دەرەوەی ئێران. هەروەها بە جۆرەی دوو مادەی تر مادەی 152 هەروەها مادەی 154 لە دەستوری ئێران ئەڵێ دەوڵەتی ئێران پێویستە هاوکاری و پشتیوانی و کۆمەکی گەلانی مسلمانی بندەست المستەضعفین لە جیهانە بکات کۆمەکیان بکات بۆ سەرکەوتن. ئەمە لە ڕووی دەستوریەوە. هەروەها ئێران خاوەنی تیورێکی
تایبەتیە بە تایبەتی کە ئەو تیورە لەلایەن عەلی لاریجانی لە هەشتاکانی سەدەی ڕابردوو چەند ساڵێک پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران دایڕشتووە. تیورەکە تیورێکی بەناوبانگە، تیوری القوڕا کە زاراوەیەکی قورئانیە. ئەو هاتووە ئەوێت ئێران ببێتە القوڕا، ببێتە ناوەندێک، ببێتە سنتەرێک بۆ جیهانی ئیسلامی. جیهانی ئیسلامی لەسەر دەستی ئێران یەک بخرێت و ببرێت بەڕێوە. لەسەر ئەو بنەمایە پێویستیان بەوەیە پەل بە هاوێژنە دەرەوە. بۆ پەل هاوێشتن بۆ دەرەوە سوودیان لە چەندین میکانیزمە وەرگرتووە. یەکێک لەوانەیە کە سوودیان لێ وەرگرتووە بریتە لە دروستکردنی فەیلقی قودس سەر بە سوپای پاسداران، چکە دەستوریش ئاماژەی بەوە کردووە کە ئەبێ ئەو سوپایە ئەو ئەزمونە بەرێتە دەرەوە. پاشان مەرجعیەتی قوم خۆی لە ڕێگەی پەیوەندی ئاینیەکانی ئەو کەسایەتی ئاینانەی کە لە دەرەوەی ئێران پەیوەندی فقهیان هەیە و بەیعەتیان ناوە بە مەرجعیەتی قوم. یان ئەو خوێندکارانەی کە لە مەرجعیەتی قوم تەخەڕوجەکەن. بۆ نمونە حەسەن نەسڕوڵڵا لە قوم پەروەردەکرا و لەوێ خوێندنی تەواو کردو. هەروەها لە ڕێگەی بەکارهێنانی هێزی نەرم، ئێرانیەکان هێزی نەرمیشیان زۆر بەکارهێناوە، وەکو زانکۆی مستەفای ئیسلامی لە جیهانی ئیسلامی، وەکو میدیا، وەکو ڕێکخراوی خێرخواز، فریاگوزار، ئەمانە هەمووی کاریگەری هەیە. بەڵام لە ڕووی بەڕێوەبردننی ئەم هێزەوەلایەنە دەوڵەتی ئێران ئەمەی ڕوبەڕووی فەیلقی قودس کردوێتەوە کە یەکێکە لە پێکهاتەکانی سوپای پاسداران تایبەتە بە ڕێخستن و ئاراستەکردنی چالاکیەکانی سوپای پاسداران لە دەرەوەی ئێران. ناویانە سەرپەرشتیکردنی ئەم هێزەوەلایەنە چەکدارکردن، مەشق پێکردن، ئاراستەکردن، پشتیوانیکردن. کاکنیاز هەر لەسەر ئەو بنەما دەستوریەی کە دەڵێ ئێران نوێنەرایەتی یاخود پشتیوانی لە مستەزەفینی جیهانەکە بێ پشتوپەنایانی جیهانەکە ڕابەرایەتی جیهانی ئیسلامیەکە لە سەراسی جیهان نەک لە تەنها لە سەراسی نەوخۆ ئەمەی وای کردووە. ڕەنگە زۆر جار پرسیار دروست بێ بڵێن کاکە ئێران حەقی چییە بەسەر بۆ نمونە وڵاتێکی ئیسلامی لە بنی دنیا شتێکی لێ بخۆمی ئێران لە سەری دێتە جواب، یان ئێران ئەم دروشمی دژایەتی ئیسرائیلی لە چیەوە سەرچاوە گردووە؟ مەسەلەن چ خازانجێکەکە لەوەی ئێران لە دروستبوونیەواڵێ مەرگ بۆ ئیسرائیل مەرگ بۆ ئەمریکا، چ خازانجێکی لەمە کردووە؟ ئەگەر بێتەوە بیری بەڕێست و بینەرانیش ئێمە لە حەڵقەی یەکەم وەرتر باسی ئەوەمان کرد کە ئەوە باگراوەندێکی مێژووی هەیە و پەیوەندی بە ئیسرائیل، پەیوەندی بە مەسلەی فەڵەستین و داگیرکردنی فەڵەستین و دامەزانەی دەوڵەتی فەڵەستین ئیسرائیلەوە هەیە. بەزەر لەسەر بنەما دەستوریەی کە بەڵێ وایە ئەگەر سەرنج بیت ئەو ئۆرگانەی کە دەوڵەتی ئێران و سوپای پاسداران دروستیان کردووە بۆ بەڕێوەبردنی چالاکیەکانیان لە دەرەوە ئێران ناویان ناوە فەیلقی قودس. هەر بە ناوەکەی ئاماژەیەکی ترسناکە بۆ دەوڵەتی ئیسرائیل. دەوڵەتی ئیسرائیل بوونی ئەم فەیلقە بەو ناوە کە سەر بە سوپای پاسداران و لە ململانەیە لەگەڵ دەوڵەتی ئێران بە گەورەترین هەڕەشە و مەترسیەزانێ و ئەم فەیلقی قودسە لە دەرەوەی ئێران ئیشی کردو بۆ فراوانکردن و پەلهاویشتن و بەهێزکردنی پێگە و پاراستنی بەرژەوەندیەکانی ئێران و ململانێ و بربەرەکانی کردنی بەرژەوەندی و ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا و لە هەندێک قۆناغا هی سعودیە و هینی هەندێک لە وڵاتی کەندا و ئەمانە زۆر سوودی لەمە وەرگرتووە و چەندین قۆناغیشیان بڕیوە ئێرانیەکان لە بەڕێوەبردنی ئەو ململانێ و ناکۆچیانە کە سوودیان لەم هێزانە وەرگرتووە توانیویانە لە قۆناغێکە لە دوای 2023 محوەری مقاومەتی ئیسلامی جیهانی لێ دروست بکەن. بە تایبەتی کە لە یەک دو ساڵی ڕابردووە ئێرانیەکان زۆر نیگەران بوون بە پەرسەندنێک لە وڵاتەکانی کەندا و کە پرۆژەی ئاینە ئیبراهامیەکان یان ئیبراهیمیەکان هەردووشی ڕاستە خۆی ئەبراهام ناوە ڕاستەقینەکەیە کە هەرسێ ئاینە ئاسمانیە سەرەکیەکە ئەگرێتەوانێ و پرۆژەیەکە کاتی خۆی ترامپ لە قۆناغی سەرۆکایەتی پێشوو ئیشی بۆ کرد، بەڵام دیارە لە پشتی ئەم پرۆژەوە ئیسرائیلێ ئەیانەوێت لە ڕێگەی بژانەوەی پەیوەندی و نزیکبوونەوە و کاری هاوبەشی ئەم سێ ئاینە وەکو میکانیزمەیەک بەکاری بهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەب و وڵاتانی ئیسلامی. لەسەر حاقیش هەیە ئێستا کاگنازکاری لەسەرەکەن لەگەڵ سەرۆکی ئەرجەنتینا لەکتێگەیشتنێکیان ئیمزا کرد ئەوەشیاننەوە پەیمانەتی ئیسحاقەوە. بەڵێ
ئەوەی کە پەیوەندی بە پرۆژەی یەکەمەوەیە کە ئێمە زیاتر لەم بەرنامەیەمە بەسمانە و پەیوەندی بە هێزە وەلایەکانەوە هەیە هێزە وەلایەکان یەکێک لە ئامانجەکانیانەوەیە کە بەرەنگاری ئەو پرۆژەیە ببنەوە. ئێستا بۆ نمونە دەوڵەتی لوبنان هەتا لە لوبنانە حیزب الله بەهێز بوو کاریگەر و تەنانەت بەیروتیش لەژێر کۆنتترۆلی ئەوانە بوو سیستەمی فەرمانڕەوایی و دەوڵەتی لوبنان جورئەتی ناکرد باسی دانیشتن و گفتوگۆ بکات لەگەڵ ئیسرائیلەکانە. بەڵام ئێستا کە حیزب الله خەریکە ئەکەوێتە پراوێزە و تووشی شکستی گەورە بوو و بەرەو لاوازی ئەڕوا و لێدراوە و ناوچەکانی لە باشووری لوبنان هەڵتەکێنراوە و لە باشووری بەیرووە سیرەکەیت ئێستا دەوڵەتی لوبنان کەوتۆتە گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل و ئیسرائیلەکانی چاویان لەوەیە کە لە دوایین هەنگاوە ئەم پرۆسەیە ببێتە ڕێکەوتنامەیەشی ئاشتی. هەروەها لەو لاشەوە تا حیزب الله لە ناو سووریا و لە سەردەمی بەشار ئەسەد حکوومەتی بەشار ئەسەد دژی ئیسرائیل و بەڵام ئێستا حکوومەتی ئەلتەرناتیڤ لە سووریا ئەویش باسیەوەکە کەوێت ڕێکەوتنامەی ئاشتی بکە هەمانە هەمووی ئەچێتە خانەی پرۆژەی ئاینە ئیبراهامیەکان کە دوو وڵاتی کەنداویش لەسەر ئەو پرۆژەیە پەیوەندەکانیان ئاسایی کردوانە کە بریتە لە بەحرێن و ئیمارات و باڵوسخانیان ئاڵوگۆڕ کرد. ئەمانە هەمووی ئێرانی نیگەران کرد لە 1-2 ساڵی ڕابردووە. یەشێک لە ئامانجەکان ئەمەیە کە ئەم هێزە وەلایەنە چەند بتوانن لەنا ئەو ململانە لەناو بەڕێوەبردننی ئەو ململانێ و ناکۆچیانەی کە ئێران ئەیکا لە ناوچەکە یەشێک لە ئامانجەکان ئێرانەوەیە بەر بەو پرۆژەیە بگرن شکستی پێبێنن. کاگنێس کەمێک بینەوە سەر باسی گروپەکان پەیوەستی کەینەوە بەم جەنگەوە بۆ لەم جەنگەدا گروپە وەلایەکان ینی زیاتر هاتوونەتە ناو وەکو دەڵێ شەڕیمان و نەمان دەکەن وردەڵێ وەی لە دەستیان بێدەیکەن ینی بۆ لە جەنگی 12 ڕۆژێ ئەمەمان بەدی ناکرد بەس ئێستەی ترەها وەکو دەڵێ چیم پێ بکرێ دەیکەم. ڕاستە پرسیارێکی گرنگە ئەگەر وەراوردی بکەی ئەم جارە هێزە وەلایەکان بە تایبەتی حیزب الله متحمسترە هێزە وەلای عێراقیەکان متحمسترن هەرچەنە حوسیەکان لە یەمەن تەحەفوزێکیان هەیە وەکو جاری پێشوو نەهاتوونەتە ناو شەڕەکەوە بەشدارێکی بچووک و ناکاری گەریان کردووە تاکو ئێستا. بەڵام پەیوەندی بە چیەوە هەیە لە ئەدەبیاتی شیعە ئەوانەی کە پابندن بە ویلایەتی فەقێوە لە ناو ئەوانیشە کە هێزە وەلایەکان سەر بەو پابندیان بە ویلایەتی فەقێ کوشتنی عەلی خامنەئی بە درێژە کراوەی کوشتنی ئیمامی عەلی و کوڕەکانی و نەوەکانی ئەزانن. یعنی ڕەنگە بۆ ساڵی داهاتوو یعنی بەقەدەر یادی عاشورا گرنگی پێبن شیعەکان لە بەتایبەتی لە ئێران و شیعە وەلایەکان لە عێراق ئەوەندە گرنگی پێبن. لە ئەدەبیاتی ئەوانە کەسێک کوژراوە کە لە جێگای ئیمامی مەهدی بووە کەسێک کوژراوە کە ئەوان هێندەی ئیمامی مەهدی تا ئەو کاتی ئیمامی مەهدی دەرەکەی متمانیان پێ هەیە لە ژێر فەرمانی ئەوە بوون لە ژێر ڕێنمایی و ئاراستی ئەوە بوون. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەوە هێڵی سوورە کوشتنی عەلی خامنەئی هێڵی سوورە لای ئەوان بۆ ئەم نیزامەوە دەبێ بۆ ناگەر نیزامەکە لاواز بێ یا خود نمێنێ ینی بۆ نمونە ساڵانی ئایندا خەڵکانێک هەن باز لە مەسەلەن ساڵانە یان چلەی خامنەی بکەن ئەیکەن لەبەرەوەی بژانەوەیەکی ئاینزایی شیعی بەهێز هەیە لە سەرهەڵدانی شۆڕشی ئێرانەوانێ و یەکەم جار لە ئێران و دواتر لە ناو شیعەکانی عێراق و پاشان گوازراوەتەوە بۆ شیعەکانی لوبنان و کەندا و ئەمانە ئەو بژانەوەیە هەیە و میکانیزمەیەکی شەیە بۆ ئەو بژانەوەی بریتە لەو یادانەی کە لە ناو ئاینزای شیعە هەیە هەمیشە ساڵانە ئەو یادانە کە ئەکرێتەوانێ عاشورە و چلەی فلان ئیمام و ئەوە و فلان ڕوودا و ئەمە خۆی لە خۆیان کە لەسەر ئاستێکی جەماوەری ملیۆنەها خەڵک تا بەشداریەکە ئەمە ئەو بژانەوەی دروستەکە ئەمە هۆکارەکەیە. اینجا هێزە وەلایەکان پێیان وایە ئەم شەڕی ئەم جارە بۆ ڕوخاندنی سیستەمی ویلایەتی فەقێ ئەمانی سەربازی پاراستنی سیستەمی ویلایەتی فەقەکەن لەبەرەوە ئەبێ شەڕکەن بەدڵ و بەجیان شەڕکەن. وەکو پشگیری بۆ چوونەکەی بەڕێزت حیزب الله لە ڕابردووە تاکو ئێستا 4 ئەمینداری گشتی هەبووە 3 ئەمینداری گشتی بەدەستی ئیسرائیل کوژراوە یەکەمیان موسەوی لە ساڵی 1992 دووەمیان حەسەن ناسڕڵا لە 2024 سێمیان کێ سەفیەدین کە هەفتەیەک دوای حەسەن نەسڕڵڵا دەست بەکار و ئەویش کوژرا ئەوەی کە بۆ ئیمامی گەورە یا ئایەتوڵای گەورە عەلی خامنەئییان کرد ئەویان بۆ حەسەن نەسڕڵڵا نەکرد کە لە تۆڵەیە یعنی بۆ نمونە هەموو ئەو
ئەو ڕۆکێتە و ساڕوخانەی کە لە هەفتەکانی ڕابردوو لە بەرامبەر ئیسرائیل بەکاریان هێناوە ئایا لە تۆڵی حەسەن نەسڕڵایە چەندیان بەکارهێنا ڕەنگە لە سەیە یەکی ئەویان بەکار نهێنابێت بەڵام بۆ ئەمە بەکارێن چکە لە دیدی ئەوانە حەسەن نەسڕڵڵا و هەموو ئەمینداری گشتی و خۆیان و هەموو چەکدارەکان سەربازێکی جۆرایەڵن لەبەر دەمی وەلی فەقەیە کە بریتە لە عەلی خامنەئی لای ئەوان وەلی فەقێ لە هەمویان گەورەتر و لە هەمویان باڵادەسترە لەبەرەوەی مەرجعی یەکەمی فقهی و سیاسیانە. هەروەها هێزەوەلاییەکان بەشداریەکەیان بۆ ئەوەی هاوسەنگی هێز بگۆڕن بە بەرژەوەندی ئێران چکە ئێران لە ڕووی هێزی ئاسمانی و لە ڕووی ڕۆکێت و لە ڕووی هەواڵگریەوە لاسەنگە لە بەرامبەر ئیسرائیل و لە بەرامبەر ئەمریکا. هێزەوەلاییەکان هاوسەنگی ترسیان دروست کردووە لەسەر بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەوانە. باز لە هێزەوەلایەکانەکەین بەگشتی بەڵام تۆ جەخت زیاتر لە حزبوڵای لوبنانەکەیتەوە وەم جارە ژوا دەردەکەوێت ئەنی هێزەوەلایەکان لە عێراقی ژارجار درۆن داهاوێژن بەڵام درۆنەکانەوان زیاتر دەینێن بارەمی کوردستانەوە. بەس حزبوڵای لوبنان ڕاستەخۆ دەینێ بە ئیسرائیلەوە ینی بۆ حزبوڵای لوبنان کاریگەرتر ئەم جارە کەوتۆتە جوڵە حوسیەکانی یەمەن وەکو پێویست نهاتوون ینی جوڵەیان نەکردووە چالاکیان نەکردووە ئەو پەیوەندی بەچیەوە هەیە؟ پەیوەندی یەکەم بە حیزبوڵڵا خۆی و ئەزمونونەکەی و ڕابردووی و ئەو توانە سەربازەی کە هەیەی و هەروەها ئەو هاوسنوورەی کە هەیەی لەگەڵ ئیسرائیلە هەروە ئەو عەقیدەیە ئەو ئایدۆلۆژیا سەربازیە جیهادیەی کە حیزبوڵڵا بە ئەدەبیاتی خۆیان جیهادی کە هەیەی لە بەرامبەر دەوڵەتی ئیسرائیل. حیزبوڵڵا لە ساڵی 1982 ئێران دایمەزران و ئایەتوڵای گەورە خومەینی ناوینا حیزبوڵڵا لە سووریا دامەزرا لەلایەن باڵیۆزی ئێران لەوێ. ئەم هێزە لە ساڵی 82 لە شەڕ و ململانیایە لەگەڵ ئیسرائیل لەو کاتێک کە ئیسرائیل ساڵی 82 لەشکرکێشی کردە باشووری لوبنان حیزبوڵڵا لە کاردانەوە دامەزراوێتتر بە چەند قۆناغێک کەوتە بەرەنگاربوونەوە لەو کاتەوە لە ململانیایە و ئیسرائیل وەک ئاماژەم پێکرد لە 4 ئەمینداری گشتی 3 ئەمینداری گشتیان بەدەستی ئیسرائیل کوژراوە خاوەنی هەزاران شەهیدن یان کوژراون یان وەزیری بەرگری ئیسرائیل کات هەڕەشە لە ئەمینداری 4 میشانەکە کە ئێستا یا پێنجەمە کاتەمە ئەمە پێنجەمە چکە حیزبوڵڵا لە ساڵی یعنی سەرەتاکان ئەمینداری گشتی نەبووە چەند کەسێک بەیەکەوە بە ڕاوێژ بە شوورایەک حیزبەکەیان بردو بەڕێوە و یەکەم جار کەسێک بوو لایەن برد دوایی حەسەن نەسڕڵڵا هاتە جێگای دوایی تیرۆر کرا دوای ئەوەی کە تیرۆر کرا کەسێکی تر هات یعنی یەکەم کەسێک بوو لایەن برد لەبەر ناکۆچیە ناوخۆیەکانی خۆیان دووەم موسەوی هاتە جێگای کوژرا بەدەستی ئیسرائیل سێمیان سەفیەدین پێنجەمیان نعیم قاسمە. سەبارەت بە حیزبوڵڵا حیزبوڵڵا هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل و حیزبوڵڵا لە دوای ڕووداوەکانی سووریاوە زۆر بەهێز بوو بە تایبەتی کە گۆڕەپانی سووریا بەهۆی عێراقەوە کراوە بوو دەرفەتێکی باش بوو بۆ سوپای پاسداران کە ڕێگایەکی ڕێڕەوێکی کراوە بدۆزێتەوە بۆ گواستنەوەی چەکێکی زۆر ڕۆکێتی زۆر تەکنۆلۆژیای سەربازی زۆری پێشکەوتوو بۆ حیزبوڵڵا بە ڕێگەی سووریایە ئەوە تا کێسای بینین حیزبوڵڵا ئەو هەموو چەک و تەقەمەنیە پێشکەوتنوێ هەیە و ڕۆژانە بەکاری ئێنێت پێچەوانەی پێشبینیەکان کە پێیان وا بوو ئەو ڕۆکێتانەی کە لەبەر دەستی حیزبوڵڵایە بەشی چەند ڕۆژێکە کاو کۆتایی پێ بەڵام ئەگەر بەراوردیکەی ئەو توانە سەربازێ لای حوسیەکان نییە چونکە پێگەی نییە یان نانوێ بچوڵن دووسێگەر حوسیەکان بیانەوێ دەتوانن دووسێ هۆکاری بۆ سەربابل مندە دروستکە دووسێ هۆکاری تیا هەیە هۆکاری یەکەم لە ساڵی 2025 ڕێکەوتنامەیەکی ڕاگررتنی شەڕ هەیە لە نێوان ئەمریکا و لە نێوان حوسیەکان کە لە سەڵتەنەی عومان کرا بە گوێرەی ئەوە ئاگربەستێر شەڕ ڕاگیراوە نە ئەمریکا ئیتر لە حوسیەکان بات نە حوسیەکانش ئیتر ساڕۆخ بتەقێنن هەروەها حوسیەکان نزیک نین لە سنووری ئیسرائیل تا بتوانن زەوری کوشندە بگەێنن هەروەها حوسیەکان ئیمدادیان پێ نەگەیشتە وەکو پێویست هەروەها حوسیەکان لە 2025 کەوتنە بەردەمی هەڵمەتێکی چڕی گورزوەشاندنی ئەمریکا و ئیسرائیل کە زۆربەی زۆری تواناکانیان لە ڕۆکێت و
لە بنکەی تەقاندنی ساڕۆخ تەقی هەروەها خاڵێکی تریش هەیە گرنگە حوسیەکان لە هودنیان لەگەڵ سعودیا پێیان وایە بچنە شەڕەوە ئەم هودنەیە تێگەچێت باشە هەروەها لە هەمووی گرنگتر حوسیەکان پێیان وایە ئەگەر بچنە شەڕەوە ئەمان ململانەیەکیان هەیە لەگەڵ حکوومەتی یەمەن چکە حکوومەتی یەمەن ماوە کە ئەمان کاتی خۆی پایتەختیان لەوە ئەترسن گەلە کۆمەچەیەکیان لێ بکرێت بە کۆی گشتی ئەترسن شەڕیمان و نەمان ناکەن لە پێناو ئێرانە ئەکرێ بڵێن ئەو وەلایەی کە هەیەیان بۆ ئێران نیانماوە پرسیارێکی گرنگە هەر نەشیان بوو ئەوە نێزی وەلائینین لەبەرەوەی لە ڕووی عەقایدیەوە ئەمان تاک و باوەڕیان بە هەموو ئیمامەکان نییە بە زنجیرە بە دواییەکە باوەڕیان بە ئیمامی مەهدی هەیە بەڵام باوەڕیان بە هەموو ئیمامەکانی تر نییە ئەوان تاک و ئیمامی زەید باوەڕیان بە ئیمامەکان هەیە تێگەی لە دوای ئەو باوەڕیان بە ئیمامەکانی تر نییە هەروەها پەیوەندیەکەی ئەمان پەیوەندیەکی سیاسی و سەربازیە لەگەڵ ئێران ئەمە ئەگەڕێتەوە بۆچی لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە یەمەن لە ساڵی 2011 ئێران بە تایبەتی سوپای پاسداران فەیلقی قودس بە سەرکردایەتی قاسمی سلێمانی ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە پشتیوانیکردن و هاوکاریکردنی حوسیەکان بۆ دەست بە سەراگرتنی پایتەخت و ڕزگارکردنی باکووری یەمەن لە ژێر دەستی حکوومەتی ناوەندیە کە ئەوە بە پلان و بە نەخشە جێبەجێکرا ئێران زۆر هاوکاریکردن لەو کاتەشەوە ئێران هەڵی گرتۆ بۆ ئەم قۆناغوو بۆ ئەم ململانەیە کە پێی وایە ڕۆژە لە ڕۆژان تووشەوێ درێژکراوی ئەو کەمەربەندیە یان ئەو هیلالی شیعەیە کە دروستیان کردووە تا چێتەوە ئەوێ بەڵام ئێستا ئەکرێ بڵێن حوسیەکانی یەمەن پاداشتەکەی ئێرانیان نەدایەوە لە گەڕی یەکەمە یایانەوە لە گەڕی یەکەمە کە بەردەوام ڕۆژانە ئەگە بەراوردێکی حتا لە گەڕی یەکەمیشا ڕۆژانە لە نێوان یەک ڕۆکێت تا سێ ڕۆکێتیانە تەقان بەڵام زۆروانە کە ڕۆژی وا هەیە دەیان ڕۆکێتی تەقان ڕۆکێت لەبەرەوە جیاوازیەکەیە هەم مەسەلەیەکی فقهی و عەقایدی هەیە لای شیعەزەیدیەکان کە لە سەدا یەک ناگرێتەوە لەگەڵ ویلایەتی فەقیه بینە سەر باسی گروپە وەلایەکانی عێراق ئەمانە عەقیدەییان پابەندن بە ئێرانەوە یان موچە و پارە و دەست لە پشتی و برنە پێشەوە و دەسەڵاتی ئێران لە عێراقدا دەتوانێت پشتیوانیان بکات بە پلەی یەکەم عەقیدەییە ئەم هێزە وەلایەنی عێراق هەمووی ئەو هێزانن کە لە ڕووی فقی سیاسیەوە بڕوایان نە بە مەرجعیەتی نەجەف هەیە نە باوەڕیان بە ڕەوتی سەدر هەیە بەڵکو باوەڕیان بە ویلایەتی فەقیه هەیە عەلی خامەنەئییان لە ڕابردوو بە مەرجعی فقی یەکەمی خۆیان زانیوە ئێستا کوڕەکەی کە چۆتە جێگەی ئەوە زانن و ئەمانە ڕێگ و ڕیشیان هەیە لە عێراقا بە تایبەتی ئەتوانین بڵێن خوێندنگە و دایکی هەموو دایک و خوێندنگەی هەموو ئەم ڕێکخراوە ئیسلامی سیاسیە میلیشا و چەکداریانەی ئیسلامی سیاسی شیعە لە عێراق بەگشتی و لە قەوسێکە هێزە وەلایەکان بە تایبەتی هەروەها لەولاتر حەشتی شەعبی ئەگەڕێتەوە بۆ منەظەمەی بەدر بۆ ڕێکخراوی بەدر ڕێکخراوی بەدر ئەو واجهە سەربازیە بوو کە لە ساڵی 1982 ئێران دروستی کرد بۆ باڵی سەربازی واجهەیەکی سیاسی بە ناوی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی کە ڕێکخراوێک بوو کە ببێتە هێزێک بۆ کۆکردنەوەی هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکان ڕێکخراوی بەدر لێەوە یەکەم جار بە ناوی فەیلە یەکەم جار هەندێک لیوا و هێزی بچووک بوون دوایی گەورە کرا بە فەیلق پاشان کرا بە منەظەمە ئەم منەظەمەیە سەر بە ئەنجومەنی باڵا بوو ساڵی 2012 لە ئەنجومەنی باڵا جیابوو بووە ئێستا بۆتە خاوەنی ڕێکخراوێکی سربەخۆ خاوەنی قوارەیەکی سیاسی خاوەنی قوارە انتخاباتە بەڵام چەندین هێز و گروپی وەلایی بەتایبەتی لە دوای ساڵی 2003 کە ئێران محوری مقاومەتی ئیسلامی دروستەکە و ڕاستەوخۆ بە مەیدانی قاسمی سلێمانی سەرپەرشتیەکە قاسمی سلێمانی ڕۆڵی هەبوو لە دروستکردنی بنەمایەک بۆ ئەم گروپانە لە قۆناغەکانی داات زۆر ئیشی لەسەر ڕوتی سەدر کرد کە ئەو سەردەمە ڕوتی سەدر سوپای مەهدی هەبوو سوپای مەهدی هێزێکی بەربڵاوی چەکداری گەنجی ئیسلامی شیعی متحمس ئێستا زۆری قیادیەکانی حەشتی شەعبی و ئەو هێزانی حەشتی شەعبی و بەشێک لە هێزە وەلایەکان باگراوەندیان ئەگەڕێتەوە بۆ سوپای مەهدی.
بووە بە سەرایە سەلام و بەڵام مقتەدا سەدر پێوتون ئەوانەی کە ماونەتەوە ئەوانەی کە لە ڕوتی سەدرا ماونەتەوە پابندن بە ڕوتی سەدر چکە ڕوتی سەدر باوەڕی بە مەرجعیەتی قوم نییە باوەڕی بە مەرجعیەتی نەجەفیش نییە پەیوەندی هەیە لەگەڵیانە بە نیمچە پێی وایە کە باوکی ئەو کاتی خۆی گەورە باقر سەدر محەممەد باقر سەدر محەممەد صادق السەدر محەممەد باقر سەدر جیاوازە کە لە ساڵی 1970 سەدام حسێن لەگەڵ خوشکەکەی لە ناوی بردو دامەزێنەری حیزبی داوایە لەگەڵ محەممەد صادق السەدر کە ئامۆزای یەکترن بەڵام باوشی سەدر ئەمەی دووەمیانە بەڵام ئیسم یەک شت باس کەم لەسەر حیزبوڵڵا کە پرسیارت کرد پرسیاری تری بەسەرا هات ئێران بۆچی ئەوەندە ڕۆڵێکی گەورەی یاوە بە حیزبوڵڵا حیزبوڵڵا ئەزمونێکی دەوڵەمەنی هەیە حەزەکەی دەکەم بە پرسیارێکی دواتر بە ئەوەی گروپەکانی عێراق بەسەرماندا یەک دێڕی گرنگ هەیە ئێرانیەکان خواستیان گەیشتە ئەو ڕادەیە کە حیزبوڵڵا بکەنە ڕێکخراوێکی نێودەوڵەتی لق و پۆپی هەبێ لە ناو شیعەکان و لە ناو جیهانی ئیسلامیە نواتی ئەم هێزانە حیزبوڵڵا ڕۆڵی هەبووە لە دروستکردنیان مەشق پێکردنیان گواستنەوەی ئەزمونونەکە بۆیان چ ئەوانەی عێراق چ لە هەندێک لە وڵاتەکانی کەندا و چ لە ناو شیعە لە هەر شوێنی حتا هاوکاری حوسیەکانیان کردووە لە مەشق و ڕاهێنان و ئەمانە یعنی ئەگەر سەرنج بی ناوبەناو لە میدیاکانە ئەڵێ گروپێکی نهێنی حیزبوڵڵا لە کوێت لە ئیمارات لە بەحرێن لە سعودیە لە شوێ حیزبوڵڵای حیجاز کاتی خۆی لە سعودی ئەمانە هەمووی لە قوپۆپیانایشتووە بۆ هەموو ناوچەکان ئەمە هۆکارەکە لەبەرەوەی حیزبوڵڵا دێرینترین حیزبە بە ئەزمونترین حیزبە عەقیدەیترین حیزبە و هێزە وەلایەکانی عێراق موچە لە ئێران وەرناگرن تەنها بچکە خۆیان زۆربیان بەشێک لە دامەزراوەی هەشتی شعبی لە عێراق کاگنیاس وەلایی عەقیدەییان بۆ ئێرانە باشە لێوە پاڵپشتی دەکرێن پاڵپشتی وە بڵین ڕێنمایی دەکرێن ئامۆژگاری دەکرێن بە فتوای ئەوان ئاراستە دەکرێن ئەمانە عێراقی نیە ئێرانین ینی کوێیان عێراقیە تەنها موچەکەیان عێراقیە ئەم هێزانە سنوور و جوغرافیاتی ئەپەڕێنن لای ئەمان ئەولەویەت بۆ عەقیدەیە ئەو عەقیدەیەش لە ڕووی فقی سیاسیەوە بریتیە لە بڕوابوون بە مەرجعیەتی قوم ئەوان باوەڕیان بە مەرجعیەتی نەجەف نییە باوەڕیان بە ڕوتی سەدریش نییە هەر بەڕاستی ئەوەندە پابەندی عەقیدەن بەڵێ پابەندی عەقیدەکەن و ئیشی لەسەر کراوە و ئەمە بەرهەمی ئیشی قۆناغێکە لە ئەگەر بڵێ لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردووە دەستی پێ کردووە بە چەندین قۆناغ هەروەها لە ڕووداوەکانی سووریایە تەنانەت بەشێک لە هێزەکان کە چوون شەڕیان کرد لە سووریا لە دژی خەڵکی خۆنیشاندەر و ڕاپەڕی و ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریا بریتی بوون لەم هێزانە کە قاسمی سولێمانی دروستی کردن و ئەمانە دوایی گەڕانەوە بوونە نواد بۆ هەشتی شعبی هەروەها لە کاتی دامەزانی هەشتی شعبیە بەشێک لەم هێزانە چوونە ناو مؤسسەی هەشتی شعبیەوە و لە هەموو ئەم قۆناغانە لە هەمووی گرنگتر لە دوای 2003 کە ئێران بڕیارەیە محوەری مقاومەتی ئیسلامی لە دوای 2002 بڕیارەیە دروستی کە لە 2003 عێراق بێتە گۆڕەپانی یەکەم بۆ ئینتەلاقکردن بەرە ئۆمی حۆرە و ئەچێت دواتر لە دوای 2011 ئەچێتە سووریا و لە سووریا محوەرەکە بە قووەتەکەن لە بەرامبەر ئیسرائیل چ لەلایەک لە سووریاوە چ لەلایەکی تر لە لوبنانەوە ڕووداوەکانی عێراق بوو بە تایبەتی کە زمینەیەک ڕەخسا بۆ کاری سیاسی شیعە ئازادی بۆ باشە کاگنیاس ینی دەمێ بەڕاستی ینی لەسەر قسە بکەین کەمێک باس لەوە کرد و تێمانەوە لایەن پابندن بە بڵین مەرجعیەتی قوم باشە هیچ وەلایەکیان بۆ نەجەف نییە ئەمە لە چیوە سەرچاوی گردووە بۆ بڕوایان بە مەرجعیەتی نەجەف یان لەژێر فەرمانی ئەوێدانی پەیوەندی بە بیر و باوەڕ و بە ئایدۆلۆژیاوە هەیە مەرجعیەتی نەجەف خاوەنی تێزێکی جیاوازە بۆ فەرمانڕەوایی دیارە شیعەکان چەندین تیوری سیاسی و تێزی سیاسیان هەیە بۆ سیستەمی فەرمانڕەوایی لە دوای نەمانی قۆناغی ئیمامەت لە ئاینزای شیعەیە و کە بنەمای مەرجعیت لە نەجەف دروست بووە یەکێک لە تیورەکان ئەوەیە کە سیستانی هاوڵەکانی لە نەجەف پەیڕەویەکەن ئەڵێ پیاوی ئاینی مەرجعیەتی ئاینی نابێ بەشداری ڕاستەوخۆ لە ناو پرۆسی سیاسی فەرمانڕەواییە بکات ئەبێ لە پشتی ڕاستەوە خۆشی هەبێت بەڵێ ئەبێت لە پشتی پەردەوە ڕێنمایی بکات ئاراستە بکە ئامۆژگاری بکە ڕێ ڕاستیان پیشان بات
و هەندێک جارەگەر پرسیان پێکرد ئەم ڕێی خۆیان پێ بڵێ نابێ بڕاستەوخۆ بچێتە ناو پرۆسەکە. ئەمە تێزێکە لە کۆنەوە مەرجعەتی نەجەف پەیڕەوی ئەکات. هەروەها تێزی سەرەکی دووەم بریتە لە تێزی ویلایەتی فەقێکە وەک ئاماژەمان پێکرد ئیمامی گەورە یا ئایەتوڵای گەورە خومەنی دایڕشتووە. ئەو پێی وایە نابێ پیاوانی ئاینی دەوڵەتێک دروستکەن و سیستەمێک بەرن بڕێەوە. تێزی تری شیرازیەکانیش هەیە کە ئەوان پێیان وایە ئەوانیش باوەڕان بە ویلایەتی فەقێ هەیە بەڵام ئەڵێ یەک کەس نەبێتە وەلی فەقێ ئەنجومەنێک شورایەتی فەقێ ئەمانە تێزە سەرەکیەکانن. اینجا ئەو هێزەوەلاییانە لە ڕووی فقهیەوە باوەڕیان بە چی هەیە؟ هەر لە ئەساسە خۆیان لە ناوەڕۆکی هێزێکی ئیسلامی سیاسی شیعە هاتوونەتە دەرەوە، یعنی لە ئەساسە باوەڕی بە سیاست هەیە. لەبەرەوە نەجەف باوەڕی بە کاری سیاسی ڕاستۆخۆ و ئاشکرا نییە، لەبەرەوە باوەڕیان بە نەجەف نییە. باوەڕیان بەوێ هەیە. هەروەها ئەمە ڕنگدانەوەی ئاخر ڕوونکردنەوە ئەمە ڕنگدانەوەی ململانێ و ناکۆچینەوان نەجەف و قومیشە لەبەرەوەی نەجەف و قوم لە مێژە ناکۆکن بە تایبەتی نەجەف مەرجعەتی نەجەف ویلایەتی فەقێ ڕەتەکاتەوە باوەڕی پێ نییە. هەروەها ویلایەتی فەقێ لە قوم مەرجعەتی نەجەف ڕەتەکاتەوە ئەو شێوازە ڕەتەکاتەوە کە ئەڵێ ئێوە هیچ ڕۆڵێکتان نییە. هەروەها ڕوتی سەدریش مەرجعەتی نەجەف ڕەتەکاتەوە ئەگەر بێتەوە بیرە یا لە میدیا جۆر لێ بوو بێ مەسەلەن ڕوتی سەدر کاتی خۆی حوزیان ناو الحوزە سامیتە یعنی یان مەرجعیەت بێدەنگە بەسییان بێدەنگە بەوە تاوانباریان ئەگەر نیزامەکە نەمێنێ نیزامی ئێرانی نەمێنێ ئایم گروپانە نامێنن لاواز ئەبن ئەو وەختە ئەو جا هۆیەک لە هۆیەکانی بەرگریکردنی ئەم گروپانە ئەوەیە کە چارەنووسیان گرێدراوە بە سیستەمی ویلایەتی فەقێ لە ئێران پێیان وایە ئەگەر ئەوان نەمێنێ ئەوانیش نامێنن نەبێتە هەڕەشە و مەترسی لەسەر ئەوان چکە چارەنووسی کیان لەبەردەمایە چارەنووسی بەشار ئەسەد کە هاوپەیمانی ئێران بوو هەرچەنە بەشار ئەسەد هێزی و حکوومەتی وەلائی نەبوو بەس هاوپەیمانی ئێران بوو چارەنووسەکەیان بینی هەروەها ئێستا چارەنووسی حیزبوڵاشە بینن کە چەند ڕوبەڕووی فشار و گوشار و زەبر و کوشتن و قوربانیەکی زۆر بۆتەوانێ هەروە هینی حوسەکانیان بینیوە هەروەها یەکشی شەیە هەموو هێزەکانی حەشتی شعبی هێزی وەلائی نین چەندین هێزی تری وەلائی هەیە کە بەشدار نییە لەو شەڕ و ململانیانە هێزە وەلاییەکان چەند هێزێکی دیاری کراون لە عێراقا حیزب الله هەرە دیارەکەیانە لەگەڵ هەندێک لە کەتیبەکان کە کاتی خۆی لە بۆ شەڕی سووریا قاسمی سلێمانی دروستی کردوون و ماونەتە و خراونەتە سەر میلاک و ڕاژەی حەشتی شعبی ئەوانە ماونەتەوانێ بەڵام پرسیاری گرنگەوەیە کە ئەمانە تاکەی یعنی عێراق چۆن مامەڵە لەگەڵم هێزانە بکات دەتوانێت بیکە زەحمەتە بتوانێت لەم خۆناغاوی کات لەبەر چەند هۆکارێک یەکەم هەر هەڵوێستێکی حکوومەتی عێراق دش بێت لە بەرامبەر هێزەوەلاییەکان ئەچێتە خانەی بەشداریکردنی شەڕ و ململانێ لە دژی ئێران واتە بە ناڕاستەخۆ ئەچێتە پاڵ محوەری ئەمریکا و ئیسرائیل چکە ئەم هێزانە هێزی وەلائین بۆ ئێران و حکوومەتی ئێستا حکوومەتی کاربەڕێکەرە ناتوانێت بڕیاری استراتیژی و ئەمنی و سەربازی گەورە بات کە تێوەک لێ بە شەڕێکەوە ئەگەر شەڕی لەگەڵ هێزەوەلاییەکان کرد ئەو کاتە عێراقیش ئەوێتە ئامانجێکی گەورە هەر دەوڵەتی عێراق بە هەموو دام و دەستگاکانی بێتە ئامانجێکی گەورە لە بەردەمی ئێرانە هەروەها هێزەوەلاییەکان پێگەی بە هێزیان هەیە لە عێراقا ئەم خولەی ئەسای پەرلەمان نزیکەی یەک لە سەرسەی پەرلەمانتاران وەک ئاماژەی پێکرێ ئەندام و لایەنگر و نزیکن و هەروەها ئێستا هاوسۆزێکی بەرفراوان هەیە بۆ ئێران و بۆ هێزەوەلاییەکان و بۆ حیزبوڵڵا لە عێراق لەوانش گرنگتر ئەوەیە کە حکوومەتی عێراق لەوە ترسێ هەروە ڕووبوونەوەیکی چەکداری لەگەڵ هێزەوەلاییەکانە بکە ببێتە هۆی هەڵگیرسانی شەڕی ناوخۆ لە ناو ماڵی شیعەیە و ئەمەش هاوسەنجی لە عێراقا تێگەیە و بۆی هەیە مەترسی لەسەر شیعە دروست بێ دوایین خاڵیش ئەوەیە کە مەترسی ئەویانێ خۆیان لە بربەرەکانی و ململانەی هێزەوەلاییەکانە پارێزن نەکا هێزەوەلاییەکان کودەتایەکەن بەسەر حکوومەتی عێراقی کە هەمیشە لە ڕابردووە ئەو ترسیان هەبووە چەندین جار ئەم هێزەوەلاییانە خەڵکیان هان ناوە کۆیان کردوتەوە پەلاماری چوار دەوری کۆشکی ناوچەی لەبەر ئەم هۆکارانە حکوومەتی عێراق لەم قۆناغا خۆی بە دوور ئەگرێ لەوەی کە تووشی ڕوبەڕووبوونەوە پێکدادان بێت لەگەڵ ئەم هێزەوەلاییانەوە ئەم هێزەوەلاییانە لە ناو حکوومەت لە پەرلەمان لە ناو عشیرەتەکانی شیعە لە ناو هەموو شار و شارۆچکەیەک لە ناو حسێنیەکانی شیعە پێگەی بە هێزیان هەیە لەبەرەوە حکوومەتی عێراقی چاوەڕێیەکە پێم وایە چاوەڕێی گۆڕانکاریەکانی ئێرانەکە چاوەڕێی گۆڕانکاریەکانی سووریاکە و
پێشم وایە ئەمریکا و ئیسرائیلیش نایەنەوێت ئیتر لەمەوەدا بە یەک دۆسیە هەمووی تێکەڵاوکەن. ئێستا دۆسی حیزبوڵایان ڕادستی حکوومەتی لوبنان خۆی کردو، حکوومەتی لوبنان و ئیسرائیل لەبێ خۆیاندا ئەو کێشەیە چارەسەر بکەن. هەروەها حوسیەکانیان بێدەنگ کردو، هەروەها بۆ هەیە لە داهاتووشە حکوومەتی ئەمریکا دۆسی حیزبوڵڵا ڕوبەڕووی حکوومەتی داهاتوی عێراق بکاتەوانێ. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک نیاسایی توێژەری سیاسی، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ ئەنی ئەو وردیە بۆ خێنەوە بۆ گروپە چەکدارەکان بە هیوایەوەی بینەرانمان زانیاریان وەرگرت بێ لەبارەی گروپە چەکدارەکانەوە گروپە وەلایەکانی ئێرانەوە. سپاس دەکەم کاک نیاسی. سپاس بۆ ئێوەش و هیوای سەرکەوتنی بەردەوام بۆ ئەم بەرنامە سەرکەوتووە.